مرۆڤ بوونەوەرێکی شەکەت و ئاڵۆزە، فریوی تەمەنی کورتخایان و زوو تێپەڕی لە نێوان ڕووتی و جلپۆشیدا بەسەر دەبات. ئەمە من واناڵێم، مامۆستا هاشم سەراجی شاعیر وا دەڵێم. پرۆگرامی چیرۆکی من ئەمڕۆ دەمەوێت لەگەڵ مامۆستا بەردەوام بێ و باز لە چیرۆکی ژیانی ئەو بکەین. من ئێستا لە بەردەم ماڵی مامۆستام دەمەوێت خۆی ئەومان بۆ باس بکات، هەر بەڕاست مرۆڤ بوونەوەرێکی شەکەت و ئاڵۆزە. فەرمووی. دەروونم خاڵیە وەک نەی دەلاڵێ هەوارێکی چپڕ هاوارە بێتەوە. شعر زۆرێک خەون بینینە لە بیرکردنەوە، زۆرێک بیرکردنەوەی لە خەو بینین هێزی جوانی هەم زمانی شعری دەگۆڕێ هەم خەیاڵ و بیرکردنەوە. ئەڤید لە لێڵیدا لە زمان دەکات، لە ڕووری لە ئاو. مامۆستا گیان یەخۆ دەستت خۆش بێ، زۆر زۆر داوای لێبوردنە لێ دەکەم، تکایە بووم بورە ئاوی کبا بخۆین، زۆر ببوورە تکایە. مامۆستا گیان زۆر زۆر سپاس دەکەم، یەخۆ دەستت خۆش بێ، سپاس بۆ خوێندنەوەی ئەو شعرە جوانانە، ئەو وشە جوان و پڕمانایانە، دەستەکانت خۆش بێ. یاخوا من زۆر زۆر خۆشحاڵم، بەڕاستی زۆر خۆم بە گەورە دەزانم کە ئەمڕۆ لەگەڵ شاعیر و نووسەرێکی گەورە و بەتوانەی وەکو ئێوە دانیشتم بەرامبەر و پرۆگرام پێشکەش دەکەم. بەڕاستی ئەوە جێگەی خۆشحاڵیە بۆ من دووبارە زۆر زۆر سپاس بەڕێستان دەکەم. بەر لەوەی هیچ پرسیارێک بکەم ببوورە، دەزانم تۆزێک ناڕەحەتم کردی. دەستت خۆش بێ، زۆر زۆر سپاس دەکەم مامۆستا. سەرەتای هەموو پرسیارەکانم دەمەوێت بۆ دەست پێ بکەم. باشە مامۆستا، بۆچی کەم دەردەکەوی لە کاتێکدا ئێوە خاوەنی ئەو وا باز دەکەن کەەوە مامۆستا کەم دەردەکەوی و زۆر دەرناکەوی وەکو شاعیرانی ئێستا ڕۆژێ و لە شوێنێک خۆیان بە دەربێخەن، کەم چاوپێکەوتن ئەنجام بدەی و خۆی بڕوان بەوەی ئەگەر بەدیدەکی بوونگەرایی هایدگەری تەماشا بکەین، بوون و جوانی لە دەرەوەیە، لە ناوەوە نییە کە من دەردەکەوم. بەس ژیانم تقریبەن ئەوە کردووە، زۆرێک لە پرۆژە ڕێژیم تێدایە، پرۆژەیەک مەسەن بەیانیان لێرە لەو ماڵە هەڵدەستن بۆ خۆم چالێ دەنێم، ئەوان نووسینە بۆ خۆیان دەوری سەعات 6 و 5-6 چایەک لێ دەنێم، هەندێک حەبوشتم هەیە ئەوانە دەخۆم، هەندێک ڕاضەیەکی بەسیت دەکەم ئابسوێری و دوای دەپەڕژێمە سەر خوێندنەوە. خوێندنەوەشم پرۆژەم هەیە، بەیانیان کتێبکم هەیە، دوای نێوەڕۆ کتێبی چتر. ئەوانە ڕۆژەی لەوانەیە 2 سەعات 2 سەعاتونی و کەمتر و ئەوانە و دەینووسم. ئەگە شتێک پرشنگێکم لا دروست بوو شەر لاپتۆپەکەم دەکەم و هەمان چرکە بڵاوی دەکەمەوە. ئەوە وەکو ئەوە ژیانتە. دواتر دەوریدا دەردەچم بەو پاس لێرە، ئەو پاسانە غەریبە، ئاوێنەی شار هە باسم کردو لە شارێک تووشی عادی زۆر غەریب بووم. ئەوەشی هێگڵم هاتەوە بیر، هێگڵ دەڵێ سوبێکت کە دروست بوو بیری لە ئۆبێکت دەکردەوە، یعنی لە خەلیقا، یعنی دەبێ ئەتوو شتێکە مێشکت، یعنی ئێمە ناتوانین ئێستا تەماشا هیچ بکەین، دەبی تەماشا شتێک بکەین لە ژیان هەموو شتە. ئێستا ئێرە دیوارە، ئەوە پانکەیە، ئەوە کارەبایە، ئەوە شتە، دەبی شتێک بکەین. سوبێکت یعنی زاد بە سوبێکتێکی معرفی زیندوو یعنی دەکات، بە دوای ئۆبێکت دەگەڕێ. اینجا ئەخیری لا هێگڵ ئەخیری دەبی تێکەڵبی لەگە ئۆبێکتە، لەگە بابەت یان لەگەر ئەوەی دروستکە. ئەیدا من زۆر غەریبە ژیان بۆ بکەتە شاعر کە دەردەچم لێرە لەژێر ئەوە درەختێک دەوەستم، چاوەڕوانی ئاوێنەی شار دەکەم کە دێ دوور دەڕوانم. ئەو دوور دەڕوانە ڕامبۆ ببیردینتەوە، ڕامبۆی شاعیر ئاسا ڕامبۆ کە دەڕۆی لای من دوور تەماشای کەس نەیزانی تەماشای چ دەکات، تەماشای دووری دەکرد، شتێکی دەبینی. اینجا من سیارەکان دەژمێرم، ئەو سیارایە تێدەپەڕن بۆ خۆم دادەنێم، دەڵێم لەوانەیە سێمی سیارە ئاوێنەی شاروی 20 بین دەژمێر هەندێک زار ئەوە کە ڕاست دەردەچی دێ ئیتر دەردەچم، مەبەستم لە دەرچوونەکەی دەچمە باغی شار،
بەس کۆمەڵێک برادری خۆشەویستمەی لە دەروێ ئەدەبن یعنی عێراقیان بە ئەدەب نییە مەرز نییە هاوڕێکانت ئەدەبی نییە مەرز نییە بۆ ئینسانی پاک و یعنی دڵ صاف و نەگریس نینە نەگریس مشکلەیە من ئیمان بە ئەوەی نییە ئینسانی خەبیس نییە دوو فاقی و نازانم چی وێرەگەریان گفتووەکەین دەڕۆین و خۆشە واتە کاتێکی خۆش بەیانیان دواتر لەگەڵ هاوڕێکان بەسەر دەبێ دوای کاتژمێر دوای دەونی و ئەوانە دەردەسم چکو پاسەکان دەونی و چۆڵن پێشتر ئەوە دەبی زعا دەبی نایەنیان ئەوەیە حەشاماتە باشە مامۆستا دەمەوێت باسی کتێبەکانت بکەم کۆمەڵی کتێبت لێرە داناوە دەکرێت بۆم باس بکەیت چەند کتێبت هەیە کتێبەکانت بۆ چ زمانێک وەرگێردراوە زمان ئەمن کوتێبم زۆرە ئێستا بەشێکیان ئەمن بەخۆ خۆم کتێبخانەکەش بە خۆم پەشو بڵاوە ئێستا بەشێک لەنا ئەو ئێرەیە ئەگە بیکەوە ئەوانە کتێبی تێدایە بەشێک ئەوێن دەر ئەوەی ڕۆژانەمە یعنی لەوێ دادەنیشم من سبێنان نەموبەق دەخوێنم و ئەوەکان خۆشە ئەوێ بۆ خۆم کەسی لێ نییە بەشێکم لە ژووری نوم بە مەکتەبە گەورەکە ئیشاڵە تااقەتمان لەبی دەچی بەس ئەمە کێشەم کتێب نیە ڕای کێشەکەم چییە هەمن یعنی بۆ ماوەیەکی کورد ماگەیەگەیان دوو هەفتە سێ هەفتە دوو کتێبم پێویستە نەمگوت یانە بەیانیان کتێبێک دەخوێنمەوە ئێواران پاش نێوەڕە دوو کتێب کە دەردێنم لەو کتێبە دانیسقانە ئەوانەی لەگەڵ زەوقی من دەگونجێن بە تایبەتی ئێستا چونکە ئێستا زۆر خەتەرە کات بە فێڕۆ بدەیت ئەمەە هەموو شتێک ناخوێندرێتەوە هەز هەندێک کتێبەی پێک پێ دەکەن بۆ چاپت کرد خوددا ئەگەر ئەوەی کەس ناخیتەوە کێشەکە ئەوەیە ئینجا ئەو کتێبانێک کە هەڵوەدای دەبم و ئێستا ئەو کتێبە بەخوای خوددا دەزانی دوو مانگ خەریکی بووم ئەوەی لاکان ناڵام چی لە هات کاکە ئەوە مەسە دەنوشکاری لاکان ئەوە پرۆژی زۆر غەریبە ئەوەی جەماعەتی نێگەتیڤ دەری دەکەن ئەوە لاکان هەر ئالۆزە یعنی دوای فرۆید کە دێ دنیای دابەش دەکا ئینسان دابەش دەکا بەرەو نەزمی خەیاڵی و نەزمی ڕەمزی و ڕیال ئەو ڕیالە کێشەیە لە شعری ڕیال ئەو بۆشایە لە بینی ئێمە ئەوە خۆر ئاوا کە ناگیرێ ناتانی یعنی بیگری